لەگەڵ فاست لینک دەتوانی سوودمەند بی لە بەکارهێنانی ئینتەرنێت بەبێ سیمکارت. لە ڕێگەی بەکارهێنانی خزمەتگوزاری ئیسیمی فاست لینک دەتوانی بەبێ سیمکارت ئینتەرنێت لە موبایلەکەت بەکاربێنی. ئێستا نرخی ئیسیم لە بنکە سەرەکیەکانی فرۆشتنی فاست لینک تەنیا 12,000 دینارە لەگەڵ 5 جیگابایتی ئینتەرنێت. پەلە بکە هەر ئێستا ببە بە بەکارهێنەری فاست لینک لە ڕێگەی بەکارهێنانی خزمەتگوزاری ئیسیم. سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێ بەرنامەی 01 ژیری ئەڵلقەی ژمارە 43 مار دەکەین هاوڕێیانی خۆشەویستم یەکجار خۆشحاڵم لە یەکەم بەرنامەی 01 ژیری لەگەڵ چارم لە ساڵی 2021 ساڵی نوێ لە هەمووان پیرۆز دەکەم. ساڵی 2020 ساڵێکی کاول بوو بەڕاستی خۆشەویستی زۆرمان لەدەستدا ئازیزی زۆرمان لەدەستدا لەسەر ئەسنای هەموو جیهان بە تایبەتیش کوردستان دەگوام لەوەی بەشێ لە ئەوەی خۆشەویستیش خۆشەویستی خۆتان لەدەستداوێ خزمێکت بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناڤیرۆسدا هیوام وایە لە 2021 ڤایرۆسە نەکبەتە لە کۆڵی هەم خەڵکی دەبیتەوە گە ڤایرۆسی 2021 توشمان نەبیتن تەندروستێکی باش بوو هەمووان خۆشەویستانە مەکوم بەڵێنە پێدان 2021 ساڵێکی زۆر جیاواز دەبیت بۆ یوتیوبی کوردی چونکە بەڕاستی چەناڵێکی گەورەتری دەکەین باشتری دەکەین هەوڵ دەم زیاتر خزمەتتان بکەم. ستایلی بەرنامەی 01 ژیریش سەب دەستکاری دەکەم 2021 دەمێ هێشتا بەرەو پێش زیاتر بچین. خۆشەویستانم بۆ دەستکەوتنی هەر پارتیەکی ڤیدیۆ گەیم بڕۆنە لای دارین گەیم لە شاری سلێمانی هەموو شتێکیان هەیە لە بواری ڤیدیۆ گەیم لە کڕینی یاری لەسەر پلەیستیشن لەسەر پیسی لەسەر ئێکسبۆکس و هەروە کڕینی پارچەکانی ڤیدیۆ گەیم هەر شتێک پەیوەندی بە ڤیدیۆ گەیمی هەبی لە بۆ کارتی پلەیستیشن لە بۆ کارتی ئێکسبۆکس لە بۆ کورسی گەیمینگ لە بۆ مێزی گەیمینگ هەر شتێکی دنیا ڤیدیۆ گەیم پێویستان پێ هەبوو سەردانی دارین گەیم بکەن لە دیسکریپشن زانیاری تەواومدانایە ناوی ژیری بنن داشکانتان لە بۆ دەکەن. خۆشەویستانم داواکاریەکەم لێتان هەیە چەناڵێکی هاوڕێیەکم هەیە بە ناوی خۆگر بەڕاستی بابەتی زۆر ناوەزە بڵاو دەکاتەوە لە ناو چناڵی یوتیوبەکەی خۆی یەک لەو بابەتانی کە لە یوتیوبی کوردی زۆر کەمە ئەویش دانانی شعرە خوێندنەوەی شعرە کاکە خۆگر هاوڕێیەکی نزیکی خۆمە لە تەلەڤیزیۆن پێکەوەین گەنجێکە دەنگێکی یەکجار خۆشی هەیە زۆرتان بە من دەڵێن ژرت و دەنگت خۆشە بەڵام ئەگەر گوێ بدێ دەنگی کاکە خۆگری بێگومان دەنجی من هیچ نییە بەلاتەوە دەنجی کاکە خۆگری زۆر نایابە شعری زۆر جوان دەخوێنێتەوە پێم وایە هەمووتان پێویستە چناڵێکی وەکو کاکە خۆگر لای ئێوە هەبیتن یوتیوبەرێکی کۆنیشە بەڵام ئەوەندە گرنگی بە سەبسکرایب و لایک کۆشتان نەدایە هیوادارم ئێوە ژیرەکان هجوم بکەن ئەستا چناڵەکەی سەبسکرایب بکەن واروها لایک و ڤیدیۆ بکەن کە دام ناوە لە دیسکریپشن لە کۆمنتش دایدەنێم تکاتەکەم بڕۆ سەردانی بکەن خۆشەویستی ژیرەکان نیشاندان هێزی ژیرەکان نیشان بدەن. یاڵە هاوڕێیان خۆشەویستانم گەر تاوەکو ئێستا لایکی ڤیدیۆیەکەت نەکردیە تکات دەکەم لایکی و ڤیدیۆ بکە سەبسکرایب چناڵەکەشم کە گەر نەکردیە تاوەکو باشترین زانیاری لە بواری ڤیدیۆ گەیم سینەما و تەکنۆلۆژیا بەدەست بینی. یەکەم هەواڵی ئەو ڕۆمان هەواڵش سەرنجڕاکێشە یەکێک هەڵساوە بە دروستکردنی ترێلەرێک لە بۆ یاری GTA San Andreas بە ناوی ریمیک کەەوە گرافیکی یاریەکەی دووبارە دەستکاری کردیە دەتوانین بڵێن ئەگە بێت و یاری San Andreas GTA San Andreas ریمیک بکرێتەوە شێوازی کاراکتەرەکان مۆدێڵی سیارەکان کەشوهەوای جیهانەکە بەو شێوازەی لێدێ ئەو گەنجەکە و کارێک کردی هەستایە GTA 5 مۆد کردیە کە هەمان شاری San Andreasە مۆدی کردیا کاراکتەرەکانی San Andreasi لەناو GTA 5 زیاد کردیا شتێکی کردیا بە بڕای من سەرنجڕاکێشە وەکو لە دیمەنەکانیش دیارە ئەگەر بێت و GTA San Andreas ریمیک بکرێ بە بڕای من بەو شێوازە دەبێ ئەو گەنجەش بۆ ئەو کاری کردیا داوای لە ڕۆکستار دەکەکەوە گرنگی بە GTA San Andreas بکە و ریمیکی بکە تاوەکو دەنگێک دروست بکە هەڵ بدرێ San Andreas ریمیک بکرێتەوە چەند دەزانین کە شتێکی زۆر ئەستەمە زەحمەتە ڕۆکستار بەگوێ هەر هەموو ئەو کە لە بەرەوەی ئەکیدینەوەی ڕۆکستار خەریکی GTA 6 زەحمەتە GTA San Andreasمان لە بۆ ریمیک بکە بەڵام هەواڵک بوو ویستم ئێوە ئاگادار بن چونکە ژیرەکان دەبی ئاگاداری هەموو شتێکی بن. هەواڵێکم هەیە لەسەر یاری Apex Legends کە زۆر لە ژیرەکان هەموو کاتێک داوا دەکەن ژیر پێویستە باسی Apex Legendsیش بکەین بێگومان باسی دەکەین ئەگەر بێت و چیرۆکی نوێی هەبی یاخود هەواڵی نوێ لەسەر هەبی هەواڵەکەی ئەوڕۆمە لەسەرەوەیکەوە یەکەم جارە چیرۆکی باکستۆری یەک لە کاراکتەرەکان بۆ یەکەم جارە باز بکە ئەویش کاراکتەری پاثفایندەرە ئەو ڕۆبۆتەی لە ناو یاریەکە هەیە تاوەکو ئێستا لە ستۆریکی تایبەت بەخۆی بەکو ڤیدیۆ لە بۆ دروست نەکرا هەرچەندە ئەو ڤیدیۆی کە دروستیان کردی هەر تایبەت نییە بە دروستبوونی پاثفایندەر یعنی تایبەت نییە بەس بەو باسی کاراکتەرشکە دەکە زەلامەچی دەکە پیاوەک دەکە تووشی کێشەیەک بۆ لەگەڵ کۆمپانیایەک ڕۆبۆتێکی دەست دەکەوی کە پاثفایندەرە دەستکاری هەندێک مۆدی ئەو ڕۆبۆتەی دەکە تاوەکو ئەو کاراکتەرە ئەساسنەیە یاخود بکوژەی لێ دەردەچی کە لە ناو یاری Apex Legends دەیبینین پاثفایندەر سەرنجڕاکێشترین کاراکتەری ناو Apex Legends نییە بۆ هێشتا ئێستا گرنگیش زۆری پێنجرا بەڵام ئەگە بێت و بە سکوادێک یاری بکەی هەر هەموو یاریزانەکانی سکوادەکەی بێکەوە هاوڕێ بن قسە بکەن بێگومان زۆر بارودۆخێ لە ناو یاری Apex Legends پێویستت بە کاراکتەری پاثفایندەرە تاوەکو حەبلەکان ڕێک بخە تاکو هەندێک کاری بکە بێگومان ئەگە بە پاثفایندەر یاری بکەی هەندێک پەرکی هەیە هەندێک تایبەتمەندی هەیە سوودی هەیە دەمەوێتان پرسم هەرگیز بە پاثفایندەر یاریت کردی یاخود کاراکتەری پاثفایندەر بەلاتەوە چۆنە لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن
هەواڵەکەم هەیە لەسەر خراپترین یاریەکانی ساڵی ڕابردوو یاخود 2020 کە چەند سێرێت دەڵم ساڵی ڕابردوو کەسی دوونی ساڵی ڕابردوو بوو بەلای من کە ئەو ڕۆژمایە ڤیدیۆ تۆمار دەکەم. خراپترین یاریەکانی 2020 تقریبان زۆربەی ئاشکراکرا یەک یاری هەیە کە ژمارە 4 لە خراپترین یاریەکانی ساڵ کە پێم سەیر لە ژمارە 4 دادرایە یاری فاست اند فیوریس کروسڕۆدا ئەو یاریەکەوە ڤین دیزلی تێدایە لەسەر زنجیرێ فیلمی فاست اند فیوریس دروست کرا مێتاکریتیک لە PC لە پلیستیشن 4 لە Xbox One یەکجار بە توندی هێرشیان کردە سەر ئەو یاری خەڵکەی زۆر لە یاریەکەی ناڕازیە ئەو کەسانی پارەیان بە یاریەکەدا دەڵێن هەرگیز پارەی پێمەدەن پەشیمان لە کڕینی دەڵێن چیرۆکی زۆر خراپە گەیم پلەیەکەی بە تایبەتی لێخوڕنی ئۆتۆمبیلی کە زۆر خراپە جای یاریەک لێخوڕنی ئۆتۆمبیلی بەو شێوازە خراپ بی خۆشی یاریەکە لەسەر لێخوڕنی ئۆتۆمبیلی بی لەناو دنیای فاست اند فیوریس کە تایبەتە بە ئۆتۆمبیل نازانم دەبی یەکجار خراپ بی چونکە ڕاستێکی من یاریەکەم نەکردیە بەڵام بەنیاز بووم لە PC تاقی بکەمەوە بێگومان ئەگە بێت و تاقیم کردەوە ریڤیو خوێندنەوەی بۆ دەکەم گەرنا بەبەستی منداڵانی ئەو هەواڵی ئەوەیەکەوە خۆتان نەو یاریە بە دوور بگرێت چونکە لە ماڵپەڕی مێتاکریتیک خراپترین نمرەی ساڵی پێدرایە کە لە پلەی 4ەمە. ترۆیارە چینێمان لۆ بڵاوکرێتەوە لەسەر یاری ستۆکەر 2 کە یەکە لەو یاریانەی چاڕوانی دەکەم لە بۆ Xbox سیریەس و هەروە PC بڵاو دەکرێتەوە هەرچەندە ڕلیز دەیتمانیان نازان کەی بڵاو دەکرێتەوە 2021 یان 2022 بەڕای من کۆتایی 2021 یان سەرەتا یان ناوەڕاستی 2022 دەبی ستۆکەر یەکێکە لەو یاریانەی یاری RPG ئۆپن وۆڵد ڕۆڵپلەینجانەی کەەوە چیرۆکێکی کورتی هەیە تقریبان دنیاەکە چیرۆکە بەڵام ڕۆڵپلینگە بەخۆ دەبی بچی بە دوای چیرۆک بگەڕێ بە دوای شت بگەڕێەوە تقریبا سیمولیشنێکی ڕۆڵپلینگەکی جوانە و ئەو ترێلەری کە بڵاوکرێتەوە ئەو جارە یەکەم جارە دیمەن لە ناو فوتوجی ئینجینی یاریەکەی دەبینینەوە تا لە ڕێگەی ئەو مەشینەیە کە یاریەکەی دروستکردی و بەرنامە یاریەکەی دروستکردی ئینجینە فوتوجی تێدا دەبینین دیمەنی دەبینین واتای گرافیکی یاریەکەی بەو شێوازە دەبیتن هەرچەندە گرافیکی ئەو ترێلەرش کە بڵاوکرێتەوە ئەوەش هەر سینەماتی چیەکی ئینجینەوە تا تقریبا نتوانین بڵێن پلانی بۆ دانرایە وتە گەیم پلەیەکەی 100% باش بە شێوازنی بەڵام ئەکیدم لەوەی ستۆ کردو گەیمەرێکی زۆر چاڕوانی دەکا و چیرۆکەشی تقریبا باسی دوای تەقینەوەی بۆمبی ئەتۆمی وەکو لە چێرنۆبڵ و ئەو شوێنانە ئەندێک شوێن بۆم ئەتۆمیان پێکەتیا مەخلوقی سەیر دروست بووینە لە لێکەوتەی تەقینەوەی بۆمبی ئەتۆمی شتێک سەرنجا چێژ دیارە دەمێ پێتان بڵێمکەوە من چاڕوانی ئەو یاریەم لەوانەشەکە یاریەکە بڵا بۆ لە چێنەڵی ژیر باسی بکەین و گەیم پلی بکەین یاریەکانی پلیستیشن پلاس بۆ مانجی یەک ئاشکراکران لە هەفتەی ڕابردوو باسی یاریەکانی Xboxمان کرد کە گەورەترین یاری لە بۆ جانیوەری Xbox زیاد کرابی دەگومان یاری ئاین تقریبا یاری کە زۆر گرینگە باسی بکەین لە Xboxی لە مانجی یەک یاری لتل نایتمێرە بەڵام پلیستیشن سێ یاری ئاشکرا کرد کە دویان لە بۆ پلیستیشن 4 بەردەستە سێ یاریش لە بۆ پلیستیشن 5 بەردەستە واتە ئەو کەسانی کە پلیستیشن 5 یان هەیە یاریەکانی مانی تەر و گریدفۆڵ و هەروەها شادۆ ئۆف دە توم ڕیدەر بە خۆڕایی وەردەگرن ئەو کەسانی پلیستیشن 4 یان هەیە یاریەکانی گریدفۆڵ و شادۆ ئۆف دە توم ڕیدەر بە خۆڕایی وەردەگرنەکە پلیستیشن پلاس هەرچەندە وشەی بە خۆڕایی وشەیەکی هەڵەیە دەزانم بەڵام دەبێت پێ تێبگەمکەوە ئەگە پلیستیشن پلاس دەبی ئەوانە وەردەگری بۆ کەسانی کە دازان پلیستیشن پلاس خود نیتیان سابسکریپشنی مانگانە پارە $2 دەدەی تاوەکو مانگانە یاری بە خۆڕایی بۆ شێوازە وەربگری وەروەها دەتوانین لە ڕێگەی ئۆنلاین بکەیت شتێکی سەیر ڕوویدا یاریمان ئیتەر یاریی پلیستیشن 4 بەڵام ڤێژنی پلیستیشن 5ەکەی لەسەر پلیستیشن 5 لە مانجی یەک لە قزاری پلاس بە خۆڕایی دەبی خود دەدرێتە گەیمەران جا سۆنی ڕایگەیاندکەوە هەر کەسێک لە ماوەی یەک مانجی ڕابردوو مان ئیتەری کڕیبی دەتوانانی ئێستا داوای پارەکەی خۆی بکات پارەکەی دەدەینەوە چکە ئەو مانگەی لە ڕێگەی پلاس بە خۆڕایی بەردەستە مەسەرەن ئەگە بێکە چوچی من ئەگە مانی تەرم کڕیبی لە دەڕۆژی ڕابردووە تا مانگەچی توانم داوای پارەکەی خۆنکەم بڵم کاکە پارەکەم دەنەوە لەبەرەوەی لە پلسی ئەو مانگەی بە خۆڕایی کەواتەم لەو پارەی بۆ یاری بدەم کە دەچە خۆڕایی یەکەم جارە سۆنیشتە چیا بکە کە سۆنی کۆپانیاکی زۆر پارە پەرستا پێم خۆشە هەنگاوەکە لە بۆ ڕێگای ڕاستەکە هیوادارم سۆنی لەو هەوڵانە بەردەوامی تاوەکو سیقی تاوای گەیمەران بەدەست بینن چکە مایکرۆسۆفت لەو شتانە زۆر لە سۆنی باشترە هیوادارم سۆنی ئیشی وە زیاتر بکە یەکە هەڵساوە یاری گادۆڤواری ها کردیە مۆدەچی لە بۆدانە ئەویش مۆدی فرست پرسنە یەکەم جارە لە ناو یاری گادۆڤوار بە شێوازی مۆدی فرست پرسن واتە کامێرەی کەسی یەکەم واتە لە چاوی کریتۆسی ڕا یاری بکەی کەشتێکی سەرنجڕاکێشە بە بڕای من ڤیدیۆیەکیان بڵاو کردەوە کەەوە هەرچەندە کۆمباتی تێدانیە واتە شەڕکردنی تێدانیە تەنیا لە کاتی دیمەنی قسەکردنەکانە بۆ نمونە کاتەکە کریتۆس قسە لەگەڵ ئەیتریسی دەکا یان ئەیتریس قسە لەگەڵ کریتۆسی دەکا یان مەمی قسە لەگەڵ کوڕەکانی فۆری دەکەن ئەو دیمەنانە لە ڕێگەی کامێری کەسی یەکەم پیشان دەدرێت کە ئەگە بێت و گادۆڤوار کامێری کەسی یەکەم باید چۆن دەبوو بە بڕای مەشتێکی سەرنجڕای کێشە بەڵام بێگومان کامێری کەسی سێمی خۆی باشترە لەو کامێریایی کەسی یەکەم لەبەرەوەی گادۆڤوار پێویست ناکات تۆ لە چاوی کریتۆسی شتەکانی ینی مەسەن لە کۆمباتی لە بۆ شەڕکردنی ناکرێت بەس دەستی کریتۆسی ببینین کاتەکە شەڕ دەکات تۆ دەبی کارکتێکی خۆتەواو ببینی ئەو شیانێکە پێیتی جوانترە و زۆر خەڵکیش
حەزیان لە فەرست پەرسنی نییە خود FPS نییە FPS نییە حەز دەکەن حەز لە ثرد پەرسنی دەکەنەوە تا کارکتەرەکەی خۆیان بینن بەڵام وەکو خۆم من هەندێک یاری فەرست پەرسنی خۆشتە بۆ یاریەکانی Call of Duty ناکرێت ثرد پەرسن بی دەبی فەرست پەرسن بی تەنیا سیلاحەکەی خۆت بینی بەڵام هەندێک یاری شێوەکو God of War وەکو The Last of Us ئەو یاریانە بە بڕای من ثرد پەرسنیش بن کێشەی نابیتن و ثرد پەرسن باشتریشان دەکات هەڵێکمێ لەسەر هۆکاری کانسڵکردنەوەی یاری بوڵی تو لەوانەیە ئاگادار بن لەوانەش ئاگادار نەبن ئەگەر ئەو کەسانی ئاگادارن دەزانکەوە لە ساڵی 2017 هەواڵێک بڵاو بکرەوەکەوە کۆمپانیای ڕۆکستار تقریبا نیمچە فەرمی بووکەوە خەریکی بەرهەمێنانی یاری بوڵی دوو دەبن بەڵام یاریەکەیان کانسڵ کردیتەوە واتە بەرهەمی ناینن لە ساڵی 2017 تەنیا وتی ڕۆکستار بەشێش ناڕاستەخۆ وتیکەوە یاری بوڵی دوو کانسڵ کرایتەوە واتە بەرهەم نایە ئیشی لەسەر ناکەن تاوەکو ئێستا هۆکارەکەمان نەزانێ بوو ئێستا یەک لەو کارمەندانێکەوە لە کۆمپانیای ڕۆکستار نەمایە لە پاش تقریبان چەند ساڵ لە پاش 4 ساڵی بە قسە هاتێ دەڵێ هۆکاری ئەوەیکەوە بوڵی دوو کانسڵ کرایتەوە لەبەرەوەی بووکەوە ڕۆکستار زۆر بە توندی خەریکی بەرهەمێنانی Red Dead Redemption 2 بوو بزەوت بۆش بوو 2017 خەریکی بەرهەمێنانی Red Dead Redemption بوو تاوەکو لە 2018 بڵاوی کاتەوە وهروەها ئەو تیمەی کە خەریکی نووسینی یاخود دایالۆگ و یاخود بەرهەمێنانی بەشەجیکامی بوڵی دوو بوون ڕۆکستار لەسەر ئەو یاری لای بردن خستیە سەر یاریێکی نوێ GTA ئەچەند نێگوتە GTA 6 بەڵام دەرێ یاریێکی نوێ GTA بێگومان مەبەستی GTA 6 جا هۆکاری کانسڵ بوونەوەی بوڵی دوو لەبەر ئەوەیەکەوە ڕۆکستار کار لەسەر GTA 6 دەکات و بێگومانیش ڕۆکستار کار لەسەر GTA 6 دەکات محاڵ لە بیرکەوە ڕۆکستار جگە لە GTA 6 کار لەسەر یاریچکە بکە لە پاش Red Dead Redemption 2 لەبەرەوەی خەڵکێکی یەکجار زۆر داوا GTA 6 دەکات کۆنسۆڵی نوێمان هەیە پیسیەکان ئێستا زۆر پێشکەوتوو بوونە توانای گرافیکی بەرزتریان هەیە و لە مێژیشە GTA بڵاو نەکرایتەوە مثلا PlayStation 2 چەند GTA 3 GTA لە بڵاو کرایەوە PlayStation 3 2 GTA لە بڵاو کرایتەوە بەڵام ئەو PlayStation 4 و 5 تاوەکەستێک GTA مانەیە ئەویستم ئاگاداری و بابەتەش بن یەکێک لە یاریە خۆشەکانی ژیانم یاری Prince of Persia شازادەی فارس Prince of Persia وەکو دەزانن ڕیمەی کرایتەوە و خەریکە بڵاو دەکرێتەوە لەلایەن Ubisoft لە مانجی سێ ڕیمێکێکی بڵاو دەکرێتەوە وای Ubisoft ڕاگەیاندکەوە ئەو کەسانی PlayStation 5 یان هەیە یاخود Xbox Series یان هەیە ئەو یاریە بە کواڵەتی بە ڤێرژنی PlayStation 5 و Xbox Series لە بۆیان بەردەست دەبێت ئەو کەسانی PlayStation 4 یان هەیە یاخود Xbox One یان هەیە بە کواڵەتی Xbox One PlayStation 4 لە بۆیان بەردەست دەبێت و ئەو کەسانەی کەوا کاتێک یاریەکە دەکڕن PlayStation 4 یان هەیە یاخود Xbox One یان هەیە بەڵام لە داهاتوو PlayStation 5 دەکڕن یاخود Xbox One دەکڕن بە خۆڕایی یاریەکەیان لە بۆ ئەپگرید دەکەنەوە تا گرافیکەکەی لە بۆ چاک دەکرێت جوانتر دەکرێت لەسەر کۆنسۆڵ نوێیەکیان کەواتە بە خۆڕایی Ubisoft ئەویشەی دەکات هۆکاری ئەو قسەیەش لە بەوەی دەگاتەوە یەک لە ڕۆژنامەنووسەکان لە ماپەڕی سکرین ڕاند کە زۆری هەواڵەکانی خۆم لەو ماپەڕی وەردەگرم لایانی پرسی بوو ئایا پلانتانسیە لە بۆ ئەپگریدکردنەوەی یاری Prince of Persia لەسەر کۆنسۆڵی کۆن لە بۆ کۆنسۆڵی نوێ Ubisoft ڕاگەیاند it's free to upgrade واتە بە خۆڕایی یاریەکە ئەپگرید دەکەم من خۆم زۆر چاوەڕوانی ئەو یاری دەکەم بێگومانیش یاریەکە مانجی سێ بڵاو بکرێتەوە لەشناڵژیری گیمپلی تاو یاریەکە دادبێن ئینشاءالله بۆیە تکا دەکەم سبسکرایب زەنگوڵە لەبیر نەکەن هەواڵەکی دیکەشم هەیە لەسەر یاری Battlefield 6 سندە هەواڵەکە زۆر نوێ نییە بەڵام تاوەکەس لە بەرنامە سفرە گژیری باس نەکردی ئەویش ئەوەیەکەوە EA بەشەیەکی نافەرمی ڕاگەیاندێکەوە Battlefield 6 تەنیا و تەنیا لەسەر PlayStation 5 و Xbox Series و PC بەردەست دەبێتە Battlefield 6 لە بۆ کۆنسۆڵی ڕابردوو بڵاو ناکەنەوە لە بۆ PlayStation 4 و Xbox One بڵاو ناکرێتەوە کە هەواڵەکی ناخۆشە بێگومان لەو کەسانێکەوە هێشتا کۆنسۆڵی کۆم بەکاردێن نەک تقریبا زۆربەی خەڵکی کۆنسۆڵی کۆم بەکاردێن کۆنسۆڵی نوێیان نییە بەڵام پلانەکەی EA لەبەر ئەوەیەکەوە ئەوان دەیانەوێ لەگەڵ بڵاوکردنەوەی Battlefield 6 گرافیکێکی نوێ ستانداردێکی بەرزی گرافیکردنی FPS نیشانی جیهان بدەن چونکە Battlefield یاریێکی ناڵێن مردووە ئێستا بەڵام یاریەکەکەوە زۆر گەرم نییە خەڵک باسی ناکە کە لە خەبەریش دایدنێک خەڵکەی زۆر سەرنج ڕناچێشی لەبەرەوەی Call of Duty لە قۆناغێکی زۆر بەرزە یاریەکانی وەکو Among Us و Fortnite PUBG Mobile PUBG تەواو هەموو ئەوانە خەبەری گەورن بەڵام Battlefield دەبی پێویستە شتێک بکە ئەو شکستەی Battlefield 5 دووبارە بەرز بکاتەوە تا گەیمەرێکی زۆر بینتەوە ناو جیهانی Battlefield 6 و دەنگۆیەکانیش بێگومان لەسەرەوەیکەوە Battlefield 6 باسی جەنجی ئێستا دەکات مۆدرنە باسی ڕابردوو ناکە باسی داهاتوش ناکە جەنجی ئێستا واقعیەوەتەوە وەکو Call of Duty مۆدرن وارفەری دەبێت تقریبا لەو ستایلانە دەبێت و دەژڕێن کەەوە مۆدەی تێدا دەبین تاوەکو 150 یاریزان 150 یاریزان تێدا دەبێتە باتڵ ڕۆیاڵش تێدا دەبی بەڵام پێشبینیەکە بەو شازەی کەەوە 50 بەرامبەر 50
شەڕ دەکەن نەک سەد یاریزان کەسە لە بۆ خۆی 50 بەرامبەر 50 گوگل بە فەرمی ڕاگەیان ئەو یاریە زۆرترین سەرچی لەسەر کریا لی گوگل یاری ئەمۆنگەسە واتە زۆر خەڵک کاتەکات و سێرچ دەکەی لە ناو ماپەڕی گوگل لە بۆ یاریەک زۆرترین جار کە سێرچەکە کریا خەڵک نووسیتی ئەمۆنگەس جا مەبەستی گوگلی تەنیان لە مۆبایل یاخۆ لە پیسی لە ئایفۆنیان لە ئەندرویدی یان تابلێتی نییە بەڵکو لە هەموو شوێنێک مەبەستی سێرچی کام بڵە هەم لە ئاپی گوگل هەم لە براوزەری گوگل هەم لە هەموو شوێنێکی گوگل ئەمۆنگەس زۆرترین سێرچی لێکرا زۆر سەیرە یاریەکی وەکو ئەمۆنگەس کە بە خۆڕایی لەسەر مۆبایل وەروەها بە $2 لەسەر پیسی بەو شێوازە ناوبانگێکی پیداکردێکە ئەو یاری لە مێژەش هەیە بەڵام لە 2020 بێکمان لە کۆتایەکانی 2020 بە شێوازێک تاقیەوەکەوە هەرچی یوتیوبەری جیهانیە هەرچی زۆربەی یوتیوبەرەکانی خۆشمان ئەو یاریان ئەنجام دەدا وە کاتێکی خۆشە وەک خۆم تەنیا لەسەر ئایپاد و موبایل تاقیم کردەوە لەسەر پیسی تا وەکەس یاریەکەم تاقی نەکردیتەوە دەبەرەوەی کاتم زۆر کەمە بەڵام لەوانەیە ڤیدیۆ بۆ یوتیوبی هەندێک ڤیدیۆی لێ دروست بکەین ئینشاءالله خۆشەویستانم ئەوە بەرنامەی سفر یەک ژیری ئەو ڕۆمان بوو هیوادارم سوودتان لێ وەرگرت بیزانیاری بە سوودی تێدابی لە بۆ هەر هەمووتان کا دەکەم بۆ چوونی خۆتان لە کۆمنت بنووسن لەسەر ئەو بابەتانی کە باسمان کرد بە هەندێک مناقەشەی خۆش بکەین لەسەر GTA San Andreas ڕیمەکە بۆ چوونت چی بوو بەدڵتە بەدڵت نییە واروەها باسی Apex Legends با بکەین Apex Legends پێت وایە ناوپەسی فۆرتنایتی دەکە یاخودنا وەروەها بە باسی هۆی بکەین خراپترین یاری ساڵی 2020 بەلاتەوە کامە بوو لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن ترێلەکەی سپۆکەرتان بەدڵ بوو یاخودنا بۆ چوونی خۆتان بنووسن یاری مانیتەر کە بەو شێوازە سوانی تەعامل دەکات هەر کەسێک یاریەکە کڕیبی پارەکەی دێنەوە لە بەروی لە پڵسی ئەو مانگەی بە خۆڕاییە کارێکی چۆنە بەلاتانەوە وەروەها هۆکاری کانسڵکردنەوە یاری بۆڵی تقریبا ناشکراکرێکەوە بەهۆی ئەوەیە ڕۆکستار خەریکی GTA 6 پێت باشە بۆڵی دەبێیان GTA 6 لە کۆمنت بنووسە یە بە شێوەیەکی ناڕاستە خۆ دەڵێ Battlefield 6 تەنیا لەسەر کۆنسۆلی نوێ دەبێت لەسەر کۆنسۆلی نوێ کار ناکە یاری Prince of Persia بە خۆڕایی لەسەر PlayStation 4 و Xbox نوێ ئاپگرید دەکرێتەوە Among Us پرسێشترین کەلیمە و یاریە لەناو مێژووی 2020 لە گوگل کە شتێکی سەرنجڕاکێشە خۆشەویستانم بۆچوونی خۆتان لە کۆمنت بنووسن ڕێز خۆشەویستم قوڵکەن بێگومان من لەوەی ئەمە ڕۆژێ ژیر ڤیدیۆی ناوازدان بەڵاو دەکاتەوە ئەو هەفتەیە و دوو هەفتەیە ڤیدیۆکانم گۆڕانکارێکی زۆری بەسەر دادێ کۆمیدی زیاتر دەکەین بابەتی خۆش زیاتر دەکەین چاوەڕامن